سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان، دڵخۆشم ئەمڕۆژ پێتان شاد بوومەوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ چەند مناڵێکی ئازیز. لەگەڵمان بن. چۆنی کوڕە جوان؟ باشی. باشی؟ باشی. ناو چییە؟ ناو ئەنەسە. ئافەری کاکە ئەنەس، تەمەن درێژ بی، تەمەن چەندە ئەنەس؟ 10 ساڵ. 10 ساڵ، ئافەرین هەر بژی. ئەنەس بەڵێ. لە چوانێکا زۆر باشی؟ بیکاری. بیرکاری، ئافەرین. تۆ هاوڕێ وەیە؟ بەڵێ. هاوڕێکانە خۆشەوێ؟ بەڵێ. ئەی ئەبێ ڕاستگۆ بیر لەگەڵیانە وایە؟ وایە. باشە، ئەگەر هاوڕێیەکە شتێکی لەلا دانای دوایی بیری چووەوە، ئەیەیتەوە یان هەڵیەگری بۆ خۆی؟ ئەیەمەوە. ئافەرین، بۆچی؟ بۆ ئەوەی هی خۆیەتی زۆر باشە، ئافەرین هەر بژی. کاکە ئەنەس گۆرانیە زانی؟ بەڵێ. ئادی گۆرانێکم بۆ بڵێ. پەشمەرگا شۆڕژگێری قارەمان هی پیرۆزی تۆیە بۆ ڕژگێری سەر و زمان بۆ ڕژگێری سەر و زمان. ئافەرین، یەک چەپڵەی بەهێز بۆ پێشدادە قارەمانەکە. کچە جوان، تۆ چۆنی؟ باشم. ناوت چییە؟ ناوم ئیناسە. ئافەرین، تەمەنە چەندە؟ نەمەنم 8. 8 لە پۆلی چەندی؟ لە پۆلی 3. ئافەرین. باشە، لە چوانێکە زۆر باشی؟ بلکاری. بیرکاری. 3 مۆز لەگەڵ 3 مۆز دەکاتە چەند مۆز؟ 3 مۆز. چەند مۆز؟ 3 مۆز لەگەڵ 3 مۆز. 6. ئافەرین، هەر بژی یەک چەپڵەی بەهێز بۆ خۆ. چۆنی کوڕە جوان؟ باشم. ئەیە وارە و جوانیە چییە بەو چاوانی تۆ؟ ناوت چییە؟ مارکۆ. مارکۆ، تۆ فلم کارتۆنی مارکۆ بینیوە؟ بەڵێ. ئافەرین، هەر بژی. تۆزێ لەو ڕەنگی چاوتم بەرێ بامیش چاوم سەوز و جوان بێ وەکو تۆ. باشە، تەمەنە چەندە مارکۆ؟ خوا نازانم. من نەزانم تەمەنە چەندە. 9 وایە؟ تەمەنم نۆ. ئافەرین، تەمەن درێژبی مارکۆ گیان. مارکۆ گۆرانیە زانی؟ نەبەخوا. نازانی؟ ئەی لە چوانێکا زۆر باشی؟ بیلکاری. زۆر باشە، ئافەرین. بەردەوام وانەکانت بخوێنە، باشە؟ زۆر باشە، هەر بژی چەپڵەیەک بۆ خۆ. چۆنی کچە جوان؟ باشم. باشی؟ ناوت چییە؟ ئەسرا. ئافەرین، تەمەنە چەندە؟ 9. 9 ساڵ، هەر بژی. ئەسرا، تۆ
هاوڕێتی کچەکە یان کوڕ کچ ئەی کوڕ ئەبێ هاوڕێتی کوڕیشکەی لەبەرەوەی ئێمە وەکو خوشکوبرا واین لە پۆلا وایە هاوڕێکانت زۆر خۆشەوێ ئەگەر هاوڕێک هەڵەیەک بەرامبەرکە لێبووری بۆچی لەبەرەوەی دڵمان گەورە بێت زۆر باشە ئافرین ئەبێ لێبوردەبی لەبەرەوەی هەموو مرۆڤێک هەڵاکە وایە زۆر باشە وەرانی ێزانی ئێستا نازانی زۆر باشە تەمە درێژبی چەپڵێک بۆ خۆ و چۆنی کچە جووە باشی ئافرین ئەو گوارانە کێ بۆی کڕێوی دایکم ئەی بۆ من یەکڕێ بەڵێ نابێ بۆ من لەبەرەوەی من کوڕە ئافرین ناوت چییە هەناسە ئەناسا بەڵێ تەمەند درێژبی چەند ساڵی نۆ ئافرین هەر بژی ئەناسا تۆ کام هاوڕێ و زۆر خۆشەوێ هەموویانم خۆشەوێ هەموویانە زۆر خۆشەوێ بەڵێ. ڕاستگۆی لەگەڵ هاوڕێکانتا بەڵێ. ئافرین هەر بژی گۆرانی ێزانی نەوەڵ بۆ وڵانە کە جوانە ئەو ماسکە بۆچی پێوەیە لەبەرەوەی تووشی نەخۆشی نەبین ئافرین ئەو وێنەی چییە بە ماسکەکەتەوە ئەی بۆ وێنەی منیش ناکەیتە سەر ماسکەکەەوە وێنەی چییە؟ دەنکە هەنار ئەناری ترش و شیرین بەڵێ. ئافرین هەر بژی چەپڵەیەکی بێز چۆنی کچە جوان باش باشی ناوت چییە؟ بەهەشت ناوت چییە؟ بەهەشت ئافرین لە پۆلی چەندی؟ سێ باشە ئەگەر هاوڕێیەکێ شتێکی هەڵەی کرد تۆ لێبووری بەڵێ بۆچی؟ لەبەرەوەی من چەند ساڵ هاوڕێ بووم ئافرین هەر بژی زۆر باشە ئافرین هاوڕێ زۆرە؟ بەڵێ چەند هاوڕێوەیە؟ منیشەکەی بە هاوڕێ خۆ منە خۆشەوێ؟ بەڵێ منیش تۆ خۆشەوێ هەر بژی تەمە درێژبی چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ نما ئافرین نما چەند ساڵی نما؟ هەشت ئەی لە پۆلی چەندی؟ سێ هەر بژی تەمە درێژبی نما بەڵێ ئەگەر پێنووسێکە دۆزیەوە لە پۆلەکە تا کەوتبوو بەڵێ چی لێکەی؟ ئەی دەمە دەست مامۆستاکە ئافرین بۆچی؟ لەبەر ئەوەی هی یەکێک بێ لەوە چێ پێویستی بەو پێنووسەکە ئافرین لەبەرەوەی هی خۆمان نییە نابێ بۆ خۆمانی هەڵگری ڕەنگە هی مناڵێکی تر بێ ئەو پێویستی پێ بێ هەر بژی نماگیان نما گۆرانی ێزانی ئافرین یەک چەپڵێ بێز بۆ خۆ چۆنی کچە جوان باش باشی ئەو شەرم لێم نەکەی منی شەرم بەکەم ناوت چییە؟ پەرسا ئافرین هەر بژی تۆ لە پۆلی چەندی؟ سێ باشە ئەگەر لەسەر شەقا شتێکە دۆزیەوە ئەگەر کیسەیەکە دۆزیەوە شتێکیا بوو چی لێکەی؟ بەدوای خاوەنەکە ئاگەڕم بە دوای خاوەنەکە ئاگەڕێی بۆچی؟ لەبەرەوەی ئەو پیاڵە ئەو پێویستی بەو شتە نییە ئافرین زۆر باشە لەبەرەوەی ئەوە مافی تۆ نییە ئەوە هی کەسێکی ترە ئەبێ بیگەڕێنی تۆ بۆ خاوەنەکەی هەر بژی یەک چەپڵێ خای بۆ چۆنی کچە جوان باشم باشی ناوت چییە؟ دینە ئافرین تەمە درێژبی باشە یەک شتە لێ پرسم ئەگەر مناڵێک لەوانەکانیان خراپ بێ دەرنەچوو بێ بچێتە لای ماڵەوە پێی بڵێن وانەکانت چۆن بووی بڵێ باش بوو ئەوە کارێکی هەڵەیە یان ڕاستە هەڵەیە بۆچی؟ لەبەرەوەی ئەوە چۆن بڵێ خراپە ئافرین کەسێکی ڕاستگۆ نییە ئەبێ ئێمە ڕاستگۆ بین لەگەڵ ماڵەوەیە ڕاستە؟ ئافرین تۆ مناڵێکی زۆر ژیردیاری گۆرانی ێزانی؟ گۆرانیەکم بۆ بڵێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێنەوە دڵەوە چاومانە خۆشم دەوێ پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکەم ڕۆڵەی چست و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە و هێزم سەنگم دەکەم بە قەڵغان بۆ بەرگرینیش ئافرین ئافرین ئێمە لا کوێژی کوردستان ئافرین هەر بژی تەمە درێژبی زۆر سپاس کچە جوان باچی بۆ لای واوڕێ جوان نەما چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ شادان ئافرین شادان جان شادان ئەگەر هاوڕێیەکێ ڕاستگۆ نەبێت تۆ هاوڕێتیەکەی؟ هاوڕێتیەکەم بۆ ئەوەی ئەویش ڕاستگۆ بێت ئافرین کەواتە ئەبێ ڕێنماییکەی بڵێ ئەبێ ڕاستگۆ بین لەگەڵ هاوڕێکانتا لەگەڵ مامۆساکانتا لەگەڵ دەور و بەردا
بۆ ئەوەی هەموو خەڵک خۆشیان بوێی وەکو تۆ باشە؟ ئافرین تۆ لە چ وانەیەکە زۆر زیرەکی؟ کوردی ئافرین ئەو گۆرانی ئازایی کاڵێ کوردم خەڵکی کوردستانم زمانێمە کوردیە ئەوەزانی؟ ئەی چ گۆرانیەکە زانی؟ ئادی بێڵێ قوتابیم لە پۆلیسێ ئازا و ژیر و بەڕێوجێ بولبولی کچکە و ساوام لە باەکی ژین بێپەروە شەیدای دڵی زانستم هەر خوێنرا ببەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بکەم تا بگەمە خۆشی گیان لە چوارچێوەی کوردستان. ئافرین هەر بژی یەک چەڵی بەیەس چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ سارینا. ئافرین ناوێکی زۆر خۆشە ئەزایی من ناوم چییە؟ بەڵێ تاڵە ئافرین هەر بژی وتم بزانمە بناسێتەوە بەردەوام سیر بکە باشە من شەوان لەسەر شەشە جوانەکەی کورسا دەبینی فلم کارتۆنی خۆشە بینی گۆرانی خۆشە بینی بەرنامەی جوان جوانمانێ باشە هەر بژی گۆرانی زانی؟ ئەدی گۆرانی بوو بەیانیان زوو هەڵدەستم بە توانە و بیر و هەستم دەمودانم جوانە شۆم نانی بەیانی ئەخۆم دەستمران چون بۆ قوتابخانە دەیزانست و عرفانە ڕێزی مامۆستا دەگرم بە توانە و بیر و هەستم. ئافرین نانی بانی سوودی هەیە یان زیانی هەیە؟ سوودی. ئافرین یەک چەڵی بەیەس بۆ خۆ هەر بژی چەند جوان چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ زۆر جوان ئازانی بەڕاستی سەرسامم پێت ئەبی بە هاوڕێی من؟ باشە تۆ هەڵماتێ نەزانی؟ هەڵماتێ یاری کوڕان چۆن فێر؟ ئەی ماروپەیژە ئازانی؟ ئەم جارە ئەگەراتم ماروپەیژەیەکم بوێنم بەیەکە و یاریەکە میزانی کاممان براوە بین باشە؟ ئافرین لە چ وانەیەکە زۆر باشی؟ کوردی ئەدی وەراوەیەکی کوردی خۆشم بۆ بمە گۆرانی ئەزانی؟ گۆرانیش نازانی؟ ئافرین نەربژی کچە جوان تەمەن درێژ بی چۆنی کچە جوان باشی؟ ناوت چییە؟ ئافرین باریکان ئەی تۆ چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئافرین لیاکان باشە من پرسیارە لێ واکەم ئەگەر بە ڕێگایان ڕۆیشتن زەرفێکتان دۆزیەوە لە پێشیەوە مناڵێکی تر بینیەوە هەڵی گر بۆ خۆی ئێوە چی پێڵێن؟ پێی دەڵێن ئەوەی تۆ نییە مافی تۆ نتوان بەوێ خۆنەکەی داگەڕێت. ئافرین زۆر باشە ئەبێ هەوڵ بەن لێی وەرگرنەوە وایە؟ چی لێکە نەگەر لێتە وەرگرتەوە؟ ئەیەنەوە ئافرین ئەیگەڕنەوە بۆ خاوەنەکەی خۆی زۆر باشە یەک چەپڵی بەهێز بۆ خۆتان چۆنی کوڕە جوان باشی؟ ناوت چییە؟ بەیات. ئافرین بەیات ناوێکی زۆر خۆشە ئەی تۆ ناوت چییە؟ ژارین. ئافرین ئەی من منیش ناوم زیتەڵێ ئافرین نەربژی باشە گۆرانی ئەزانن؟ وەرما بێک و گۆرانێک بڵێ چ گۆرانێکە زانیەوە؟ دەی وەرما بێک و بێڵێ لە سەرەتای بۆسن یەک دوو سێ لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم خۆشەویستەکانم دەرگای مەکتەب کرایەوە شوویاوین برایەوە اینجا نۆرە قوتابخانەیە کە بۆ زانی نێلانەیە بە یەکدیشا دەبینەوە دەرگای خوێندن دەگرینەوە زۆر خۆشە قوتابخانە وایە بەردەوام من لە قوتابخانە بوو ئەوەی لە پاشە ڕۆژە ببن بە کەسێکی باش بۆ نیشتیمانەکەتان باشە هەر بژین یەک چەڵێ بێز بۆ هەر سێکمان چۆنی کچە جوان باشی؟ ناوت چییە؟ ئەسما گیان ئافرین تەمەنە چەند ئەسما؟ نۆ باشە ئەسما پرسیارێکی لێکەم ئەگەر هاوڕێیەکی ڕاستگۆ نەبوو هاوڕێیەتێکەی یان نایکەی؟ هاوڕێتێکم دایەوە پێڵم تۆش ڕاستگۆ بەوە. ئافرین هەر بژی لەبەرەوەی مرۆڤی ڕاستگۆ لای خەڵک خۆشەویستە یان نا؟ خۆشەویستە. مرۆڤی ڕاستگۆ خۆشەویستە ئافرین زۆر باشە هەر بژی تۆ ناوت چییە کچە جوان؟ مش ناوم دیارە. ئافرین تەمەنە چەندە؟ وەڵا تەمەنم نۆ. باشە منە خۆشە بێ؟ بەڵێ. بۆ؟
چونکە زۆر شیرین زۆر سپاس بۆ شیرینی هەرچی پێڵێ لە شیرینی زۆر سپاس کچە جوان باشە پرسیارێکە لێ یەکەم ئەگەر من ڕاستگۆ بم ئەگەر ڕاستگۆ نەبم خۆش دەوێم بەڵێ ئەگەر ڕاستگۆ نەبم ئەگەر ڕاستکۆ پێ خۆشم ئافەرین ئەگەر ڕاستگۆ نەبم خۆشم ناوێت ئەوڵەیە ڕێنمایی بکەیت بەڵێ زۆر باشە منەکەی بە ئاوڕێ خۆت بەڵێ دە باشە بەردەوام لە شاشەی کورساتەوە شەوا سەیری ئەم ئاوڕێی خۆکە باشە هەر بشی یەک چەقڵی بەهێز بۆ خۆتان چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە؟ سەفین ئافەرین سەفین ناوی چ شتێکە بزان مەزانی ناوی چیایەکی بەرزە لەکوێ؟ شخص لە شاخی لە کوردستان تۆ چیای سەفینە بینیوە؟ کە گەورە بووی چۆ بۆی یان کە چوون بۆ گەشت و سەیران بەدای و بابە بڵێ با بچین بۆ ئەوێ بۆ ئەوەی چیای سەفین ببینی باشە؟ ئافەرین نەبێ هەموو چیاکانی کوردستانمان خۆش بێ و ژینگەکەی بپارێزین وایە؟ زۆر باشە تۆ هاوڕێ زۆرە سەفین چەند هاوڕێوەیە؟ حەوت هەموویان ڕاستگۆن؟ بەڵێ ئافەرین یەک چەپڵی بێز بۆ هەر هاوڕێت گۆرانی ێزانی سەفین گۆرانی نازانی؟ زۆر باشە ئافەرین با بچینە لای و کوڕە جوانە کوڕە جوان چۆنی؟ باشم باشی ناوت چییە؟ درێو درەو ئافەرین درەو گیان تەمەنە چەنە؟ دەمەنم نۆیە تەمەنە 9 ساڵە ئافەرین باشە تۆ ئەگەر هاوڕێیەکە شتێکی دۆزیەوەی خۆی نەبوو چی پێڵێ؟ پێ ئەڵم بیدە بە خاوەنەکەی ئافەرین بۆچی؟ چونکە هی خۆی نییە هی خۆی نییە باشە تۆ هاوڕێتی کەسانی خراپەکەی؟ بەڵێ کەسانی خراپ هاوڕێتیانەکەی؟ تەمەیانەکەم ئافەرین ئافەرین ئەڵێ تەمەیانەکەم واتە ڕێنماییانەکە بۆ ئەوەی لە خراپە دوورکەونەوە ئەوە کارێکی زۆر باشە ئەگەر کەسێک خراپ بوو هەوڵ بە هاوڕێتیکەی بۆ ئەوەی ڕێنمایی کەیت و ئەوی شوا لێ بکەیت کە وەکو خۆ کەسێکی باش دەرچێت ئافەرین بۆ تۆ دەبە درێژبی هەر بژی کوڕەکە چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە؟ ئەحمەد گیان تەمەنە چەنە؟ ئافەرین هەر بژی ئەحمەد گۆرانی ێزانی؟ باشە دای تۆ ناوت چییە؟ نام ئەمیر چی؟ ئەمیر ئەمیر؟ ئافەرین ئەمیر تەمەنە چەنە؟ تێ باشە ئافەرین ئەی تۆ ناوت چییە؟ ئەحمەد تۆش ئەحمەد تۆش ئەحمەد تۆش ئەحمەد ئافەرین ئەحمەد گۆرانی ێزانی؟ نازانی ئافەرین تەمە درێژ بنات یەک چەپڵی بەهێز بۆ من هەر بژیر دەست خۆش چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ ئەسما گیان ئافەرین ئەسما باشە تۆ هاوڕێتی کەسێکی کە دەست پاک نەبێ؟ بۆچی؟ لەبەرەوەی کەسانی دەست پاک خۆشەویستی لە ناو خەڵکە بەڵام ئەبێ هاوڕێتیانکەی ئەزانی بۆ؟ لەبەرەوەی ئەوانیش خوی تۆ وەرگرن وەکو تۆ دەست پاک بن ببن بە مرۆڤێکی باش لە ناو کۆمەڵگەیە وایە؟ ئافەرین گۆرانی ێزانی؟ ئەدی گۆرانیە بڵێ؟ بیرکاری بۆ هەمووانە بۆ یالامان ئاسانە بۆ ئێمەی بچکۆلانە بۆ تا خۆشترین وانە ئەوە گۆرانیەکە و کۆتاییەکانی بە چ پیتێ کۆتاییە هاو؟ بۆ هەمووانە نێ وەنیە نا نا ئافەرین یەک چەپڵی بەهێز بۆ خۆ تۆ چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ لیا لیا ئێستا لە چ وەرزەکەی؟ گەرمە ئافەرین پێویستە ڕۆژانە خۆمان بشۆی پێویستە پاک و خاوێن بین ئەبێ پۆشاکەکانمان پاک و خاوێن ڕاگرین وایە؟ ئافەرین گۆرانی ێزانی؟ ئافەرین یەک چەپڵی بەهێز بۆ خۆ نەکە کوورە هەر بژی چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ دانیە ئافەرین تەمەنە چەنە؟ نۆ باشە هاوڕێکانت خۆشەوێ؟ بەڵێ باشە کەسانی دەستپاکە خۆشەوێ یان ئەگەر کەسێ شتێ بدۆزێتەوە هەڵی گرێ بۆ خۆی؟ کەسانی دەستپاک ئافەرین ئەی ئەگەر کەسێ شتێکی دۆزیەوە هەڵی گر بۆ خۆی چۆن ڕێنماییەکەی؟ ڕێنمایی ئەەکەم پێی ئەڵم نابێ ئەو شتە بەری بۆ خۆ لەبەرەوەی هی خۆت ئافەرین زۆر باشە ئەبێ بیجێڕێتەوە بۆ خاوەنەکەی وایە؟ زۆر باشە گۆرانی ێزانی؟ ئادی گۆرانیە بڵێ بابیرەکەمەوە دینگ دینگ عودم بۆ لێدا بەرگی خافەت فرێدا ورد ورد وارن هەڵباری واکو پاپولا بفرین چەپ چەپ چەپ
زانە جەژنە جەژنی هەمووانە تۆژەکو من بێوانە پێ بکەنە دەست خۆشەر بژی تۆ چۆنی کوڕە جوان باشی ناوت چییە؟ دانیاڵ دانیال ئەفەرین ئەم هەموو دانیال و دانیار و زیتەڵە و ئەم هەموو ناوە کوردیە خۆشە ئەفەرین باشە دانیال ئەگەر من ئێستا ئەوە بەرم بۆ خۆم تۆ چیم پێڵێی؟ پێدەڵێم ئەنەی بە ئەگەری خەڵکێ بێت و گوناحتەکە بە خۆی بێ ئەفەرین ئەبێ پرس بە خاوەنەکەی بکەم دواتر بیبم بۆ خۆم زۆر باشە دانیال گۆرانی ێزانی ئەدێ کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێ پڕ بەدڵ ئەی پارێزم وەکو گوڵ سەربازی گەل و خاکەم ڕۆڵەی شسپ و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە وێزم سنگم دەکەم بە قەڵغان بۆ بەرگری کوردستان ئەفەرین ئەردەمان درێژبی بۆ بەرگریکردن لە خاک و نیشتیمان ئافرین تێبکۆشە هەوڵ بە کە گەورە بووی بۆی لە ئایندەیە ببی بە کەسێکی زۆر باش بۆ خزمەتی گەل و نیشتیمان باشە هەر بژی چۆنی کچە جوان باشی ناوت چییە؟ شەن کە جوان و ڕووخۆشە و بەچی پێکەی تۆم زۆر خۆشەوێ ببین باوڕێ بەڵێ باشە ئەزایی چۆن نەبی باوڕێ بۆ ئەوەی بەردەوام من ببینی سەیری شاشە جوانەکەی کورسات کە باشە منیش هەموو جارێ ڕێز و سڵاوی تایبەت بۆ تۆنێرم باش ئافرین گۆرانی ێزانی بەڵێ دەی گۆرانێکم بۆ ئەمەسکە بەکاردێنم با دوور بم لە کۆرۆنا کاڵن دەست بشۆنا گریم و ناڵمنا بۆ پارێزگاری خۆمە با هیچ کەس نەمکالۆنا کلێنست و ئەم ماسکە فڕێنادم لە کۆڵان بۆ پارێزگاری خۆمە ئافرین هەر با بژی سەلامەت بێژین و دنیای جانی مناڵن هەر بژی ئەو ماسکۆ بە هەمیشە پێ و بێ بۆی خوایەکیان بە دووری خەی لە نەخۆشی باشە ئافرین یەک چە بڵێ بێز بۆ خۆ زۆر باشە لاڤین چۆنی بڵێ چۆن ناوی تۆم زانی ئەوە ڕێ و پێیوتم ئەی تۆ ناویم نەزانی ناوم زیتەڵێ چۆن ئەی هاوڕێکە و پێ نەوتی لاڤین تەمەنە چەنە ئافرین لاڤین جان لاڤین ئەگەر ئێستا من پێنووسەکانی تۆ بەبێ پرس بۆ خۆم بەرم کارێکی هەڵێ یان ڕاستە بۆچی ئافرین نابێشتی خەڵک بەری ئەگەر پێویستم بە پێنووسەکەی تۆ بوو بردم هەر هەڵەیە وایە ئەبێ پرسی پێ بکەم یان نا ئافرین ئەبێ پرسی پێ بکەم لەبەر ئەوەی ڕەنگە تۆ خۆشە پێویستە بۆ پێنووسە بێ ئەگەر پێویستیش پێ نەبێ هەر کارێکی هەڵەیە بیبەم بۆ خۆم وایە زۆر باشە لاڤین گۆرانی ێزانی ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ چاوی جوانە و بێگەردا دوێ قوتە و پشتی بۆرە دانی تیژیان یاسەگرێ ئێسقان بەگرێ ئەی سمۆری دارەوە گوێزە خۆشە بۆ زستان زێ مەشارەوە بیگاکۆنی دارەوە ساوەرە خوار و هیچی تر مەشارەوە بە سمۆرەکاڵی وەرە خوارەوە بۆ سمۆرەکە لەکوێ ئۆ مام سمۆرە وەرە خوارەوە وەرە خوارەوە زۆر باشە لاڤین جان سوپاس بۆ تۆ کاتێکی خۆش هاوڕێیان